بە داوای خۆتان ئەوڕۆ پێمان خۆشە باز لەسەر لاساریکردن و تووڕەبوونی منداڵی بکەین. دیارە کە دایک و بابەکان زۆر شاهدی و منزەرانە بوون کە منداڵەکەیان لاساری دەکەن، تووڕە دەبێ و دیرەدا دایک و بابەکان بەستە بە منتقێک کە هەیەە بۆ دیارە تربیەتکردنی منداڵەکەیان بەرخۆرتایەکی جیاواز نیشان دەدەن. گروهێک لە دایک و بابەکان دێنن منداڵەکەیان حاڵەتێکی لاساریکردن و تووڕەبووندا لی قەڵز دەبن، دەنگیان لەسەر هەڵدێننەوە، هەتا تەنبیهی فیزیکیان دەکەن و منتقیان ئەوەیە دەڵێن ئەمە نامان هەیە لە داهاتوودا و منداڵی ما فێری و سیستەمە بێ و داخواستەکانی بەو شیوەیە لەما وەرگرێ. و گروهێکی دیکەمان هەیە کە بەرعکسی گروهی ئەڤڵ هەر شتێک کە منداڵە داوای بکە بۆی کە بەرگری لەوە بکەن کە و منداڵە واردی ئەو حاڵەتە بێ کە لاساری دەکات تووڕە دەبێ، هەر خودۆخوازێکی هەیە ناسی دەکەن فەوری دەیختیاری بنن. گروهی بعدیمان کە گروهی سێومانەوە گروهی ئەڤڵەنەوە گروهی دووەمە، یعنی نەدا خواستەکانی دەدات تێبەنە توندیشی لەگەڵ بەرخورد دەکا. ئەمە بەڵام لێرەدا دیارە کە هیچ دایک و بابێک بە نیەتێکی خراپ ئەو واکۆنشانە دە مقابلی لاساریکردن و تووڕەبوونی منداڵەکەی نیشان ناداوە دەیهەوێ ئەدەبیکە. پێم خۆشە دێرەدا دیارەکە گە بمان هەوێ باز لە کولی دەلایلی لاساریکردن و تووڕەبوونی منداڵ بکەیندا بەرنامانەدا ناگونجێ. بەڵام پێم خۆشە ئیشارە فەقەت بە یەک مۆزوعدا و مەوردەدا بکەم، ئەویش ئەوەیە کە مەغزی منداڵی یەکێک لە ئاجزای داخلی بەدەنی ئینسانە کە زەمانی تەڤەلود بە تۆری ناڕەست بە دنیادەی، یعنی تەواوەتی بەشەکانی مەغز بە تۆری کامل بەرنامەڕێزی نەکراوە بە بڵوغ و ڕەسیدگی نەگەیشتەوە و زەمانی دەوێت. لاساریکردن دە ڕەوانشناسیدا دەڕە لە 18 مانگەڕە دەست پێ دەکا هەتاکو 4 ساڵگی و لە 4 ساڵگیڕا ڕەوانشناسەکان ویان داناوە کە ئەو مقدارەکەی کەم بێتەوە، هەرچەند کە مەسایلی محیطی دەتوانێت لە تەداومی ئەو مشکلەدا دەخیل بێ بە هەر ڕاحەت نییە کە بڵێن لە 4 ساڵگیڕا لزومەن منداڵە ئەو ئەخلاقەتیدا کەم دەبێتەوە. یەکێک لە مشکلاتێکی کارکردی مەغزەتی قەشی پیشپیشانی ناڕەستی پێدەڵێن یا PFC. دیارە کە قەشی پیشپیشانی وەزیفەی کۆنتڕۆڵی ارتباطات، فێربوونی رابطی ئیجتیماعی، شخصیەتی منداڵی هەیە. بە دە سینەدا لە دوای 4 ساڵگی ڕاوردە شروع دەکا بە باڵغ بوون. و یەک دانە لە قسمەتەکانی دیکەی مەغز کە دەرگیری ئەو مەسایلە سیستمی لیمبیکی پێدەڵێن کە ئەو سیستەمە دە ارتباط بە قەشی پیشپیشانی تعامل دەکا و مەسئولی کۆنتڕۆڵی هەیەجانات و ئەواتیف و ئەو داستانانەیە. خب ئەلان کە دەبینین دەو سینەدا ئەو دوو قشرە ناڕەسن و هێستا بە پوختگی بڵوغ نەگەیشتون، تووڕەبوون و لاساریکردنی منداڵ بەخشێک لە بواری تەبیعی ئەو منداڵەیە، یعنی هیچ ڕێگا دەڕوویەکی لی نییە کە بڵێ ئەمن بتوانم بەڕەوی شێک لەو مەسەلەیە هەڵێم. فقط دەتوانن دایک و بابەکان دەو دەورانەدا واقعاً خونسەردی لە خۆیان نیشان بدەن، مشکلاتی محیطی کەم کەنەوە، منداڵە زۆر لەوە زیاتر جێژ نەکەن، چونکە هەر جوورێک کە دەزانن سیستمی لیمبیک هێستا تەشکیل نەبووە بۆ منداڵە هێستا نسبەت بە کۆنتڕۆڵی ئەحساسات و ئەواتفەکەی قودرەتێکی پەیدا نەکردەوە. پس ئەگەر بێنین ئەمە دەو دەورانەدا سەی بکەین مشکلاتی محیطی بەرخوردهای ئیجتیماعیمان لەگەڵ منداڵەکە منتیقی بێ 100% ئەمە منداڵێکی نۆرمالمان دەبێ و ئیشەڵڵا ئومید هەیە کە دوای 4 ساڵگیرا ئەو ئەخلاقەتەیدا کەم بێتەوە. شەو ڕۆژگارێکی خۆش بۆ هەموو لایەکی ئارەزوو دەکەم تا بەرنامەیەکی دیکە ڕۆژ